مرحلەی دووەم بەتاڵکردنەوەی ناسنامەی خۆتە لە لای خۆت. ئێستا تۆ واو لێ هات نامۆبی لە ناو کەس و کار و خزم و ناسیا و دۆست و برادەت ئەبێ واشە لێ بێ خۆشی خۆ نەناسیتەوە، ئەبێ هەست بە نەبوونی خۆ بکەی. ئەم مەرحەلەی دووەمە. لەم مەرحەلەیەوە فەلسەفەکە خۆی چییە؟ ئەو دەفرەی کە پڕە، دەفرەکە کێ؟ تۆیت. تۆ پڕی بۆ نمونە لە ڕێنمونیەکانی دین و یاساکانی دین، پڕی لە یاساکانی عەقڵ، پڕی لە یاساکانی فیترەت، پڕی لە یاساکانی کلتور. تۆ بێ ئەم یاسانە هەمووی فڕێ بێ بەتاڵی کەیتەوە، کێ بێتە ناوی؟ گورووەکەی. هەر ئەمەیە لە تەسەووفی ئیسلامی شایە. هەر خۆیان متەسەوفەکان دەڵێن فەنا فی الشەیخ فەنا فی الرەسوول فەنا فی الله. ئەوان یەک دانیزییانێ ناوە. ئەڵێن تۆ سەرەتا ناتوانین بگەی بە ئەڵڵا، ئەبێ بتوێتەوە لە ناو شێخە، دوایی شێخ ئەو توێنێتەوە لە ناو ڕەسوولە، چونکە بەس شێخەکا بە ڕەسوڵڵا، ئەو سەیدە و ئەولادیەوە، دوایش ئەو توێنێتەوە لە ناو ئەڵڵایە جەل جەلالوهو. بۆیە کە شێخەکە مردیش هەرت گەیەنێ بەخوا، دەنگی تۆ هەرە گەیەنێ بەخوا، هەر بڕۆی لە قەبرەکەی بپاڕێتەوە. باشە ئەمە هەر خودی ئەو فەلسەفەیە وەرگیرەوە، بەزەوەی ئەوان لەویان ناوبڕێکی تێخەن کە ئەو گەیەنەرە بە ڕەسوڵڵا صلی الله علیه و سلم، چونکە ناوێرە باس با بەسەر ڕەسوڵڵا صلی الله علیه و سلم، ناوێرێ بڵێ من خۆمت گەیەنم بێ ڕەسوڵڵا صلی الله علیه و سلم. بۆیە ناچارە بۆی کەشف نەبێ ئەڵێ منت گەیەنم بە ڕەسوڵڵا صلی الله علیه و سلم. بۆیە لەوێشەوەی دیعایەوە کەن ڕەسوڵڵا زین و ئاگای لە هەموو شتێکە و شێخەکان زین و ئاگایان لە هەموو شتێکەوە، ئەلێ دیعایەوە هەر هەمان شتە، بەڵام بەرگێکی ئیسلامی بەسەرا کراوە. مەرحەلەی دووەمەوەیە کە ئیتر تۆ بێ خۆت لەبیر چێتەوە، چونکە تا خۆت لەبیر بێ هیچ ناکرێت. ئەبێ ببی بە هەبیرێک بەدەستی ئەوەوە چی بوێ ئەوە لێ دروستکە. تۆ نەمای، ئێستا تۆ یەکی تازە دروستە بیتەوە، ئەو تۆیی کە ئیتر خەریکی بنیادنانی خۆتی وەکو خۆیەک، بە یارمەتی کێ؟ بە یارمەتی گورووەکەت و مامۆساکەت. واو لێکەن هەست بکەی تازە لەدایک بیتەوە، بیست واشە، ینی من خەڵکیانم دیوە وتوێتی ئەوەندەی بەم دوو مانگەی ئیسفادەم کردووە، بە هەموو تەمەنم ئیسفادەم نەکردووە. هەر خۆی دانی پیانە ئەڵێ تازە لەدایک بوومەتەوە، ئەڵێ هاتوومەتە جیهانێکی ترەوە، ئەڵێ کەسێکی کەم، هەر خۆشتان کەیان بین نەموو شتێکیانە گۆڕێ، ئەجایبە گۆڕێ. بەرەوەی شەیطان یارمەتی دەرە لە گۆڕانەکەیان، شەیطانیش بەهێزە لەو ڕۆ، چونکە ئەمە خۆی داوەتە دەستی تەسلیمی بۆ خواردنی بۆ شێوەیە شەیطانەیەوێ، خەوتنی بۆ شێوەیە شەیطانەیەوێ، سەرجێکردنی بۆ شێوەیە شەیطانەیەوێ، هەڵسان و دانیشتنی بۆ شێوەیە شەیطانەیەوێ. ئیتر بۆیە بە جوانی شەیطان یارمەتیەیە، هێزیەتیە، توانایەتێ هەر خەڵکیش کە بێتە ساحیر. شیاطینەکان یعنی لە پێناوی چییە ئەوەی بۆ یەکەن کە بۆ یەکەن؟ پێناوی وایە کە خۆی داوەتە دەستیەوە، خۆی فرۆشتووە بەوان، هەر هەمان ڕێگا، هەر هەمان شتە، بەزەوەی ئەوان لە ڕێگای ترەوە ناوی تری لێنێن، پارە سایکۆلۆژی و ناوی و بابەتانی لێنە، منە ئەم ناوی ئەوەی لێناوە تاقی کەونی و ئەم بابەتانە. ئەوانی کەش خورافیاتەکان هەمووی سەرچاوەکەی شەیطانە، بۆیە سەرنجامەکەشی هەر بۆ لای شەیطانە. ئیتر ڕوون و ئاشکرا بە دوورکەوتنەوەی لە ئەڵڵا جەل جەلالوهو. لێرە ئەڵێ تۆ بەتاڵبی لەو بابەتانە کە بەتاڵیش بووی دوای بێ خۆشت لە بیر چێتەوە، جارێکی تر دروست دەکرێتەوە، ئەبێ داببڕی لە دینت، شتێک نەمێنێ ناوی حرام و حەڵال بێ لەلات، نابێ گوێ بێ بەوە، چونکە ئەوان قەناعەتیان وایە ئەوەی لە کەونایە، وەکو لە سەرەتایە باسمان کرد لە محاضەرەی پێشوە، هەمووی بوونەکەی لە یەک شتەوەیە کە ئەڵڵایە، یەکەواتە بۆ حرام و حەڵال بێ، قەناعەتیان وایە هەرچی لە کەونایە وجودەکەی لە ئەڵڵایە، بەشێکە لە ئەڵڵا، ێ بۆ حرام و حەڵاڵەتی هەبێ، وا پێڵێن ێ بۆ دروست و نادروستی تیابێ. یعنی یە قسەت بۆکە ئەڵێ ئەگەر تۆ چێش ببینی لەگەڵ بەرامبەرەکەتە، ڕەگەزی بەرامبەرتە دایان پیسی لەگەڵا بکەی و پێی ناڵێ دایان پیسی، ئەڵێ ئەمە پێوترێت تەفریغی تاقە، بەتاڵکردنەوەی وزە. وزەی چی؟ وزەی سلبی. ئەی بەدەستهێنانیشی وزەی ئیجابی، ینی بەتاڵکردنەوەی وزەی خراپ و بەدەستهێنانی وزەی باش. ئەو ئاوا نابینێ لێنێ، ئەڵێ بۆیە لە کە مەسەلەکە بوو بە وزە حرام و حەڵال نامێنێ. تۆ خواردنەوەیەک حرامە لەسەر، ئەڵێ بیخۆ بۆ حرامە، خۆ هەمووی لە خوایە، تۆش لە خوای، ئیتر بۆ شتێک لە خوایە حرام بێ لە کەسێک کە خۆشی لە خوایە. ئەبەم شێوە هیچ پێوە ناڵێ داتە بڕێنە لە دینەکەت، دواتر داوە بڕێنە لە عەقڵی خۆت، بە بەهانەی ئەمانە هەستەوەرن، سنووردارن، تواناییان نییە، بڕ ناکەن، ناگەن بەشت. تۆ بۆی بگەی بەشت ئەبێ ڕەبت بیتەوە بەشەوە، بە گورۆکۆیش ڕەب دەکا بەخوا بتگەێنێ بە هەموو شتێ، بۆیە عەقڵی خۆ لا بە عەقڵی منیشکە، هەڕێک واشە لێکە، عەقڵیش بێتە شەیطانەوە. ئەنجا دواتر بێ داببڕی لە فیترەتی خۆت، ئەوەی کە تۆ لە فیترەتتا جێگیر بووە بۆ خۆت ڕۆژانەیەکی لە چاکە، ئەوان پێڵێن تەقلید، لاساییکردنەوە. تۆ نابێت تەقلید بکەیت و لاسایی بکەیتەوە. ئەسڵەن دینی ئێمە چییە؟ تەقلیدی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم. خۆی تەقلیدی هەموو کەسێ حرامە، بەس تەقلیدی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم حەڵاڵە، و بەزەوەش ڕزگارێکە و با بۆ بەهەشت. وإن تطيعوه تهتدوا، ئەگەر ئیطاعەی ڕەسوولە بکەن بەسەر هیدایەتە بن و بە بەهەشتەڕە، ئەگەریش نا
الرسول بس بلاغي لسرا جاء أويا خوي خادة جاي رسول بوتو بلام أو رسوله بلام هي شيطان هي رحمن ودواتريش برو الشيطان دبا أنا بخوي فرورقار ويسيركي لبي همو ثوابت دينية كان الرخيانا هجلة نامني همو ثوابت عقلية كان همو بناوي كوتو بندو قيدو همو لتوليه كانوا بطوابي يستخلصك لنفسه طال افتتك أبو خوي ترواو ليه شو خوي بيوابيني شياطين شيء تشكلي أو يتخوتو اشتبه له بصحيحي توازاني ربط بيدو بو أنا أعتقد شو قال أنا كان مرحلية كم بري مرحلة دوما ما واتلي كأروي برجع لجيجا كأتويش تبكي مخالفي قوانين كان يوان به الشياطين لسر شكلية وتخيل بوك على ميكا تونش رأيك وازين ربطي بو ويسيرك خوشيسيه واي أبي بو قولي طبعا خوشيسيه واي ليكا كأما دبي واز دايك باوكي خوي بيني بوي يعني خلق معنا دي شن صال بو دايك باوكي خوي ندي بو هاتبو لمعبده آوا هندوسيا نشتجبو نأروشتو هاد باكي شي نبو هاد مالو منالي بجيشتبو يعني منالي بجيشتبو ك 15 سال بو 20 سال بو نديبو نيزاين شي لي هاتو بكيو گشتو بو ايوه تام لاي غورو كم هموش تيكي منه بەڵام هێشتا ئەم گورۆ نە بێویژدان بوو بەکاری نا بۆ خۆی هێشتا نابێت دەست ئیبلیس و ئەمیش بێ بە گورویەک بۆ خۆی شاگردێکی ئیبلیس و ڕسوولێکی ئیبلیس و ئیش بکا لەو بوارە هێشتا ینی ئەوەی ڕەوا نابینی 15 ساڵ بوو لە دەوری بوو جامانەش ئێستا ئەمڕۆ بە دەورەیەکی سێ مانگی چوار مانگی بە تەمان ئیتر یەکسەر ڕەبت بن بە ئیبلیسەوە کە لە کاتێکا دەورەی یەکەم بە بەلاش بۆیانەکەنەوە دووەمیش بە بەلاش سێمە بە 3 4 وەرەقە دوای بە 20 وەرەقە و 30 وەرەقە دوای بێ بە خۆفرۆشتنی تەواو بەخۆی ئەجی بە بڵێ بیکەی ئەمە مرحلة دوما يتر شخصيتي تو جاري يتر بنيات نينو بو شوي كخوان يعني مرحلة كم لنا بني شخصيتي بو مرحلة دوم بنيات نانوي كسادي تو بو شوي كخوان يعني كأسكو بطال كردو يس خو من بو براكينو باشيش برياكينو ارزي خو مانا كوبا كد بطال كردو خو من بو براكينو باشيش برياكينو ارزي خو مانا